ئێمە مشکلە نییە هەموو ئەم دخوازن هەر دەرێ ئەم بچن بێ داخوازەخوا پاربە بکرد و بە ئەرینیژی ئەنجامێک ئەرینیژی دەربکەبن نەتیجەی باشی ئەبێ نەتیجە باش هیوادارین نەتیجە ئێمە وەکو ڕێکخراوی گەشەپێدانی ئافرەتان و ژنانی پارتی سۆسیال دیموکراتی کوردستان خۆشحاڵین ئەمڕۆ پێشوازیمان کرد لە وەفتێکی ژنانی باکوور بە سەرپەرشتی خاتون نوران ئەندامی پەرلەمانی گەلان لەگەڵ وەفدی یاوەری زۆر خۆشحاڵ بووین بە سەردانەکەیان مەبەست لە سەردانەکەی ئەم وەفدە ئەوەیە کە پلتفۆرمێ دروست بکرێ ئەم پلتفۆرمە هە چوار پارچەی کوردستان و کوردانی تاراوگەشت بکرێتەوانە کە کار بکەین لەسەر پرسەنەتەوەیەکان پرسە نیشتیمانەکان و پرسی ئافرەتان ئێمە زۆر خۆشحاڵین وەک هەمیشە ئێمە لە ڕابردووە پارتی سۆسیال دیموکرات کوردستان هەمیشە لە ڕابردووە پاڵپشتی ئاشتی بوون پاڵپشتی هەموو ئەو کێشانەی چوار پارچەکە بووین و ئێستش بە هەمان نەفەسەوانە ئێمە هاوپەیمان و هاوپشتیوانین لەگەڵ هەموو کارەکانی ئەوانە ئینشەڵڵا.